دانوستانەکانی ئاشتی یەمەن لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید لە نێوان حوسیەکان و حکوومەتی یەمەن بەردەوامە و هەردوو لاش لیستی ناوی بێسەر و شوێن و دیلەکانیان ئاڵوگۆڕ کرد. سەرچاوەیەک لە شاندی دانوستانکاری حکوومەتی یەمەن بە کەناڵی سکای نیوزی عەرەبی ڕاگەیاند. ئەمڕۆ سێشەمە لیستی گیرا و بێسەر و شوێنەکانیان گەیاندوتە نووسینگەی نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری یەمەن. ئەو سەرچاوی حکوومەتی یەمەن ئاشکرای کرد لە نێو لیستەکەدا ناوی 8200 کەس بوونی هەیە کە لەلایەن چەکدارە حوسیەکانەوە دەستگیر کراون و 40 ڕۆژیش بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی گۆڕینەوەی دیلەکان دیاری کراوە. لای خۆشیەوە کەناڵی ئەلمەسیرە لەسەر زاری ئەندامێکی شاندی دانوستانکاری حوسیەکان بڵاوی کردەوە. هاوشێوەی شاندی حکوومەت یەمەن شاندی حوسیەکان لیستێکی 15000 کەسی لایەنگرانیان ڕادەستی نەتەوە یەکگرتووەکان کردووە کە لە سەرەتای دەستپێکردنی جەنگی یەمەنەوە بێسەر و شوێنن. حکوومەت و حوسیەکانی یەمەن بە ئامادەبوونی نوێنەری خاچی سووری نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دانوستانیان لەسەر گۆڕینەوەی دیلەکان کردووە. هەردوو لا ئاشکرایان کردووە گۆڕینەوەی دیلەکان لە فڕۆکەخانەی سەنعای ژێر دەستی چەکدارە حوسیەکان و فڕۆکەخانەی شاری سیئۆن کە لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی حکوومەتی یەمەندایە بە چەند قۆناغێکی جیاواز بەڕێوە دەچێت. لەلایەکی ترەوە کەناڵی جەزیرەی قەتەری پرۆژەی پێشنیاری نەتەوە یەکگرتووەکان بۆ چارەسەری قەیرانی یەمەن بڵاو کردەوە و بەپێی پرۆژە پێشنیارکراوەکە لە سەرەتادا گرفتە سیاسیەکان و دواتریش کێشە ئەمنیەکان و قۆناغی ڕاگوزەر گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. بەپێی پرۆژەکەی نەتەوە یەکگرتووەکان لە قۆناغی یەکەمدا ئاگربەست لە سەرتاسەری یەمەن بەناوچە سەرسنووریەکانی سعودیەشەوە ڕادەگەیەنرێت. نەتەوە یەکگرتووەکان گرنتی کشانەوەی یەکە سەربازی و چەکدارەکان لەژێر چاودێری لیژنەیەکی سەربازی بۆ شوێنەکانی خۆیان دەکات و دواتر چەکە قورسەکان بە نمونەی ساڕوخ و فڕۆکە جەنگیەکان ڕادەستی دەوڵەت دەکرێتەوە. هەرچی لایەنە سیاسیەکەی قەیرانی یەمەنە لە پرۆژە پێشنیارکراوەکەی نەتەوە یەکگرتووەکاندا بە پێکێنانی حکوومەتێکی هاوبەش بە بەشداری هەموو لایەنەکان و دەستپێکی قۆناغی ڕاگوزەر دەست پێ دەکات و بەڕاپرسی لەسەر دەستور و ئەنجامدانی هەڵبژاردنەکان و کۆتایی هێنان بە قۆناغی ڕاگوزەر کۆتایی دێت. لای خۆیەوە مارتن گریفیس نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری یەمەن ڕۆژی دووشەمە ڕایگەیاند پرسی پارێزگای حودەیدا خاڵی یەکلاکەرەوەی قەیرانی یەمەنە و ئەو پرسە دانوستانەکانی ئالۆز کردووە. هەروەها بۆ دووبارە دەستپێکردنەوەی گەشتی ئاسمانی فڕۆکەخانەکان دانوستانەکان بەردەوامی هەیە. گریفیس هیوای خواست لەم گەڕی دانوستانەکان بگەن بە ڕێکەوتنێکی نووسراو کە لە بەرژەوەندی گەلی یەمەن بێت و لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ گرنتی ئەنجامدانی گەڕی داهاتووی دانوستانەکان بکات. خالید یەمانی وەزیری دەرەوەی یەمەن لەسەر پرسی پارێزگای حودەیدا ڕایگەیاند ئامادەن بۆ بوونی ڕۆڵی نێودەوڵەتی لە دەروازەی مینا بەمەرجێک دەواازەکە لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتدا بێت. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی پارێزگاکە کە دەکەوێتە سەر دەریای سوور ڕێژەی لە 175 خۆراک و هاوکاری مرۆیی لە ڕێگەی بەندەری حودەیدەوە دەهێنرێتە یەمەن. هەر بۆیە حوسیەکانیش ئامادەنین دەستبەرداری ناوچەکە ببن و داوای ڕێکەوتنی سیاسی و بەڕێوەبردننی هاوبەش دەکەن. لەلایەکی ترەوە بارودۆخی مرۆیی یەمەن بەرەو کارەساتی گەورە دەچێت. لەو چوارچێوەیەدا مارک لۆکۆک جێگیری سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری مرۆیی بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند نزیکەی 20 ملیۆن هاوڵاتی کە دەکاتە لە 170 دانیشتوانی ئەو وڵاتە بەدەست برسێتیەوە دەناڵێنن. هەروەها 250,000 هاوڵاتی لە قۆناغی پێنجەمی ڕیزبەندی ئاسایشی خۆراکدان و لە بارودۆخێکی سەختدا ژیان دەگوزارێنن. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو دانوستانەکانی ئاشتی یەمەن بە مەبەستی ئاگربەست ئاڵوگۆڕی دیلەکان هەڵگرتنی گەمارۆکانی سەرتاز و چارەسەرکردنی ڕەوشی ئابووری ئەو وڵاتە لەژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکان لە سوید دەستی پێکرد و تا ئێستاش دانوستانەکان بەردەوامە.